بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وأصحابه أجمعين. بینەران و خۆشەویستانی سەدای زێڕین، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئەوەی زێدە خۆشەویست شاد بوومەوە. ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆ لە شارە جوانەکەی سنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەلامی خواتان عەرزەکەین و لەگەڵ میوانێکی ئەزیز و سەدا زێڕین میوانی ماڵەکانتانین بۆ ئومێدی ئەوەی میوانێکی ڕۆحسووک بین ئینشاءالله. خۆشەویستان، جوانترین دەستپێک بۆ ئەم بەرنامە جوانەی ئێمە کە بەرنامەی سەدای زێڕینە قورئانی پیرۆزە و ئێمە لە مانگی قورئانین کە مانگی ڕەمەزانە ئەچینە خزمەتی مامۆستا و بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەستەکەین بە بەرنامەکەمان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. فلا أقسم برب المشارق والمغارب إنا لقادرون على أن نبدل خيرا منهم وما نحن بمسبوقين. فذرهم يخوضوا ويلعبوا حتى يلاقوا يومهم الذي يوعدون. يوم يخرجون من الأجداث سراعا كأنهم إلى نصب يوفضون. خاشعة أبصارهم ترهقهم ذلة ذلك اليوم الذي كانوا يوعدون. ما شاء الله. خاشعة أبصارهم ترهقهم ذلة ذلك اليوم الذي كانوا يوعدون. خاشعة أبصارهم ترهقهم ذلة ذلك اليوم الذي كانوا يوعدون.
صدق الله العظيم. اللهم يا رب يا معين يا ذا الجلال والإكرام، تقبل منا قراءتنا للقرآن ولا تردنا إليك خائبين يا أرحم الراحمين. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. خواهی جان قورئان بکەیتە مایەی چرای ژیانمان، نوری دڵمان، خۆشگوزەرانی داهاتوومان، و هیچ کات لە قورئانماندا نەبڕی یا ئەرحەمە الراحیمین. کار بە قورئان بکەین. بەڕاستیەوە گرنگە بینەرانی بەڕێز و خۆشەویست، کارکردن بە قورئان زۆر گرنگترە تا گوێگرتن لێی یاخود خوێندنەوەی، چونکە ئێمە قورئانی پیرۆز دەستوری ژیانمانە، ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لە ژیانی تاکی مسلمان. ئەمڕۆ ئێمە لە شاری سنەی خۆشەویستەوە سەلامی خواتان عەرزەکەین جارێکی تر لەگەڵ میوانی ئەزیز و خۆشەویستمان مامۆستا میلاد. پێکەوەچینە خزمەتی زیاتر ئەیناسێنین بە ئێوە، بزانین مامۆستا میلاد چێیە. ئەوە بۆیە هەندێک قسەم کردتم با پشوویەک بدا جەنابی مامۆستا تاوەکو دواتر دێنەوە خزمەتی. ئەگەر ناوی سیانیتمان پێ بڵێ تەوەلودت کوێیە و خەڵکی کوێی سوپاسە دەکەین. بسم الله الرحمن الرحيم. تشكركم لإيوة برنامج زرينتان من ميلاد أماني لشاري سنة متولدي 1375 و أو بتاب بزور شدين شار تهرانم تهرانا كوربوغم و چند سالك هاتمسو بو شار سنة و هل مناغيشو لسنين نوجواني 12 سالگي لسرسف لمدرسة قرآن مخوان وحدود 10 سالك هسكا بسورة حرفي قرآن كاركم تلاوة القرآن. ما شاء الله بارك الله. شارزایی لە سەدا و لە مەقاماتەوە شتانەتان هەیە؟ شارزاییتان هەیە؟ بەڵێ لە کلاسیکل سەوت و لەحنە لە تارانە لە خەمەت ئەساتیدا بووگم لە خەمەت ئەساتیدە بینولمەلی قورآن کەریم. بەڵێ نمونەی ئەو کلاسی سەدایە چۆن چۆنیە؟ ئەگەر نمونەیەکمان پێشکەشکەی مەسەلەن چۆن چۆنی ئێوە تەمرین بە کلاسەکە کرد؟ تماشاکەن ئێمە کولەن لە هەر زەمینەی کە زەمینەی خوانندگیە، چە قاری قورآن بی، چە مەداح بی، چە خوانندە بی، بالاخره ئەم سەدا وەسە عەزۆلەیک وەک عەزۆلەگەل تر جسم ئێمە بەدەن ئێمە احتیاج هەیە کە گەرم بێ. وەختی ئێمە وەرزشەکەین قبلی 10 دقیقە نەرمشەکەین کە بەدەنمان گەرم بێ. ئەم عەزۆلەیشە دروستە نەحیفترە تارگەل سەوتی، وەلی خۆ احتیاج هەیە ئێمە قبل لەزەوە کە تلاوەت قورآن کەین گەرمی کەین ئەم تارگەل سەوتی. ئەوە تەمارینە مختلفێک کە وەک تەمرین هامینگ، وەک لیپڕۆل کە ئێمە لە کلاسیکل سازیە تەدریسیەکەین و بە ئەو کەس کە لەوە قەرائەت قورآن کارەکەن مەخسووسن فێریانەکەین. جوانە. ئەمە شمولی نەفەسەکە بۆ نمونە کەسێک بێوێ بەم شێوازی فێربوونە نەفەسی خۆی درێژکای سەجاری وهەیە قرائی تحقیقی نەفەسێکی زیاتری پێویستە تا قرائی تەرتیل. نەفەس چۆنە بڵین بابەتی نەفەس؟ بڵێ خب معقولين نفس لناو تلاوة القرآن واقعا مهمة وقارئ القرآن شاد هشتانا والدرسد هانا شون وكا نفسيان فرتركنا تمرين قال لي كز مخصوص تنفس تمرين قال لي تنفس الديافراغمي معروفة كما لسر كلاسيكل خمانا وانا آموزش اين ك بمشي وسكا اما السيني نفس ناقرين اما دوشي والنفس من نفس السيني والنفس الشكمي يعني وقت ما نفس قرين بقوة سكمان باءكات يعني تيتديشتو او عزولة تاوكا سينمان قفسي سينمان حركتك ووقت ام تمرين استمرار بياكا ام عزولة لك ناوي عزولة قال ديافراغمي هز قوية ونوا تبليلون بعزولة قوي. جوان بارك الله. دەستان خۆش بێ دەنگتان نەرزە ئینشاءالله موفق بن. ئیجازەت هەیە لە بواری بانگا؟ بەڵێ. بانگی جەنابەت چۆن چۆنیە؟ ینی چۆن بانگە فەرمی ئەگەر کاتی بانگ ببێ مەسەلەن؟ من معموڵاً بە مەقام ڕەست. بە مەقام ڕەست. بەڵێ. زۆر باشە. پێشکەشمانەکەی؟ ئینشاءالله. فەرموو.
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول الله أشهد أن محمدًا رسول الله حي على الصلاة حي على الصلاة لا حول ولا قوة إلا بالله. حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر الله أكبر الله. لا إله إلا الله ما شاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەچینە لای ناوبڕێک و دواتر دێنەوە خزمەتان لەگەڵمان بن. سەدای زەرین وە هاتەوە ئەیمانگی جوان گوڵبەژێرێک لە دەنگی خارینی خۆرهات. دووبارە سەلامی خواتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانمان، هاتینەوە خزمەتان بۆ ئەو بەشەی کە ماوە لە بەرنامەی سەدای زێڕین. ئازیزان و خۆشەویستان، ئێمە ئێستا لە شاری سنەوە میوانی ماڵەکانتانین لەگەڵ مامۆستای قورئان خوێن مامۆستا میلاد. ئومێدەوارین ئینشاءالله کە ئەمە لە میزانی چاکەکانمان بۆ ڕۆژی دوایی بنووسرێت و ئینشاءالله ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن، لە دوعای خێر بێبەشمان مەکەن. خۆشەویستان و بەڕێزان، بە شێوازی شێخ محەممەد سەدیق المەنشاوی کە مامۆستا میلاد تەقلیدیەکە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆزە خوێنێت، پێکەوە گوێبیستێ بین. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن
يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. أحسنت. ولقد آتينا لقمان الحكمة أن اشكر لله ومن يشكر فإنما يشكر لنفسه ومن كفر فإن الله غني حميد. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. ووصينا الإنسان بوالديه ووصينا الإنسان بوالديه ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير. ووصينا الإنسان بوالديه حملته أمه وهنا على وهن وفصاله في عامين أن اشكر لي ولوالديك إلي المصير. صدق الله العظيم. ما شاء الله
طيب الله أنفاسك، وفقك الله وأعانك إن شاء الله. عزیزان و خۆشەویستان، معلومی هەموو لایەکە سەدای زێڕین بە درێژایی وەرزەکانی ڕابردوو هەمیشە بە دوای دەنگە زێڕینەکان گەڕاوە و لە هەر شوێنێکی ئەم دنیاە دەنگێک سەدایەکی زێڕین هەبوو بێ یەکسەر بەسەری کردوێتەوە و کردوێتێ میوانی ماڵەکانی ئێوە. تەنها و تەنها ئەوەی داوامانە لە ئێوەی بەڕێز و خۆشەویست هەمیشە وەختێک کە بینەری ئەم بەرنامە جوانە ئەبن و بینەری ئەو قورئان خوێنانە ئەبن کە لەم بەرنامەیەوە دەرئەکەون، هیوادارین دوعای خێریان بۆ بکەن، هیوادارین دوعای بەردەوامیان بۆ بکەن بۆ ئێمەش هەڵبەتە. و چۆن وتراوە ئەهل القورئانی ئەهل الله وخاصته، ئەهلی قورئان ئەهلی خوان، کە ئومێد دەکەین ئینشاء الله ئێمەش یەکێک بین لەوانە کە پێیان دەگوترێت اقرأ وارتقي فإن منزلتك عند آخر آية تقرأها. قورئان بخوێنە و بەرز بەرەوە. ڕاستی قورئان نیعمەتێکی زۆر زۆر گرنگە بۆ مرۆڤەکان ئەگەر هەستی پێ بکەن و دەرکی پێ بکەن و لە ژیانی خۆیاندا بیکەن بە بەرنامەیەکی پتە و تۆکمە، دەستورێکی ژیانی جوان بۆ بەڕێوەبردننی کاروباریان. دووبارە لە خزمەتی مامۆستا میلاد درێژە بە بەرنامەکەمانە دەین، دەنگتان نەرسەیە، ماندوو نەبن مامۆستا ئەزیز، موفق بن ئینشاء الله. مامۆستا بەشداریتان لە مەحافلی ناوە و دەرەوە کردووە مسابقات و مەحافلی قورئان؟ بەڵێ من هەر لە سنین نەوجەوانیە کە شروعم کرد بە تەمرینکردنی تلاوەتی قورئان لە مسابقات مختلفە، لە مسابقات دانش ئاموزیە شروعم کرد بە شرکتکردن و هەروەها مسابقاتی ئۆقاف کە تا سەطح بینولمەلی بەرگوزارەوێ شرکتم کردەوە، شکر بۆخوا بەقامگەلی ئەوە دووم سێوەم هەست لە سەطحی شارستان و ئوستان و حتا کشوەریش. ماشاء الله ماشاء الله. چێ لە ماڵەوە لە خانەوادەکەتان بوو بە هۆکاری ئەوەی جنابت ببی بە قورئان خوێن؟ وەڵام من لەناو خانەوادە فرەتر دایکم مشەوەق ئەسڵی من بووە، هەر لە مناڵیە و پەیگیر تەمرینکردن و لەخەرە کلاسچوون من کلاسی سەوت و لەحن و قەرەعات من بوون. هەر سوبحان الله زۆربەی میوانەکانەوەی پرسیارم لێ کردەوە ئیلا و تویانە دایکمان مەسەلەن زیاتر حەزی کردەوە قورئان خوێن بینەوە هەوڵبە. زۆر باشە. وەختێکە جەنابەت حتمەن بەشداری مسابقاتت کردووە لە مسابقاتی نێودەوڵەتی و مەحافلی قورئانی، وایە؟ ئەرێ وەڵا من هەر لە ئەو ئەوەڵگەلێک کە شروعم کرد بە تلاوەت قورئان کەریم لە مسابقات دانش ئاموزیە شرکتم کردوە، ڕەفتە ڕەفتە بە مسابقات ئۆقاف کە تا سەطح ملیش بەرگوزارەوێ شرکتمە کردووە، شکر بخوا لە سەطح ئوستان و حتا کشوەریش بەقامگەل ئەوە دووم و سێوەم هەست. ماشاء الله ماشاء الله، بارك الله فيك. پێمان خۆشە هەندێکی تر گوێمان لە قورئانی پیرۆز بێ بە دەنگە زێڕینەکەت ئینشاء الله. ئەم جارە بە سەوتی چی خوێنی؟ ئەگەر ئیجازە بن ئەم دەفە تەرتیل بخۆنم. زۆر باشە زۆر باشە، فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون
إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مقمحون وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون وسواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون إنما تنذر من اتبع الذكر وخشي الرحمن بالغيب فبشره بمغفرة وأجر كريم إنا نحن نحيي الموتى ونكتب ما قدموا وآثارهم وكل شيء أحصيناه في إمام مبين صدق الله العظيم. طيب الله أنفاسك، بارك الله فيك. مانسا ميلاد لكوتاي أم برنامجها حتما جنابت بيامكت بيبو بينراني برز ل کوردستان هەروەها بۆ بینەرانی بەڕێزی سەدای زێڕین ئەتەوێ بڵێ چی؟ خب واقعا جوامع عیسە لە ناو دنیا بەم مەسیرە خەریک نەچن کە بە شکڵێ ڕووبێرن بە قورئان کەریم، چون قورئان کەریم هەرەو جۆرە کە خۆی وتیە وَنُنَزِّلُ مِنَ الْقُرْآنِ مَا هُوَ شِفَاءٌ ورحمة للمؤمنين ولا يزيد الظالمين إلا خسارة. وقن قرآن كريم شفايك هم بو جسم ما وفرات له وبو روح إما ودواكرم لا مردم خوشويست كردستان وبخصوص جوانجل عزيز هاوسنجل خوشويستم كا واقعا روبرن بقرآن خواندن حتى أجر با كميش بوغلا روج چند صفحه قرآن بخون كأما باعثة بي اما لفرا لآسي بقل لأمان بمينينو إن شاء الله خواهي قورا كومك مان كاوا عاقبت بخير بي إن شاء الله. بارك الله فيكم، دستان خوش بي موفق بن إن شاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست بە چەند دوعایەک کە ئومێدەکەین إن شاء الله خی گەورە لێمان قبول بکە کۆتایی بە ئەڵلقەی ئەمجاری بەرنامەی سەدای زێڕی نەهێنین تا ئەڵلقەیەکی تری بەرنامە بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم ارحمنا بالقرآن، اللهم وفقنا بالقرآن، اللهم ارحمنا بالقرآن إلهنا واجعله شفيعا فينا يوم الزحام. إلهي وسيدي وخالقي ورازقي يا الله، اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. زين به لساننا وجمل به وجوهنا وقو به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا الله. إلهنا انصر الإسلام والمسلمين وأعل كلمة الحق والدين. انصرنا على أعدائك أعداء الدين.
اللهم انصر المجاهدين في كل مكان. اللهم انصر المجاهدين في كل مكان، خصوصا في فلسطين يا رب العالمين. اللهم ارحمنا فأنت بنا راحم، ولا تعذبنا فأنت علينا قادر، والطف بنا يا ودود. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا يا الله. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا يا كريم يا رحيم. وصلى الله على سيدنا محمد وآله وأصحابه أجمعين. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان، گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرهات. سەدای نورە خۆشبەختیە وەکو باران، ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان. ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان، جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان. یەک تەلاوەت عیشقت دەڕوات بۆ نێو دڵ.